سندوقی ئاوەدانکردنەوەی عێراق ڕایگەیاندووە 6 وڵات بەڵێنی ڕاستەقینەیان داوە بەشدار بن لە هەڵمەتی ئاوەدانکردنەوەی ئەو ناوچە ئازادکراوانەی کە بەهۆی تیرۆرەوە زیانیان لێکەوتووە. مستەفا هیتی سەرۆکی سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی عێراق ڕایگەیاندووە حکوومەتی کوێیت ئامادەی دەربڕیوە میوانداری ئەو وڵاتانە بکات کە بڕیارە لە کۆنگرەی ئاوەدانکردنەوەی عێراق بەشدار بن. بۆ ئەو مەبەستەش وەفدێکی ئەو وڵاتە بەم نزیکانە سەردانی بەغدا و موسڵ دەکات تاوەکو لە نزیکەوە چاوی بە قەبارەی ئەو زیانانە بکەوێت کە بەر ئەو شارە کەوتووە. ئاماژەی بەوەشداوە سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی عێراق لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە داوای لێکراوە سەردانی واشنتۆنی پایتەختی ئەمریکا بکات و بەشداری لەو کۆبوونەوەیە بکات کە بڕیارە دەی ئابی ئەمساڵ بە ئامادەبوونی نوێنەری 35 وڵات ببەسترێت و تاوتوێی میکانیزمی ئاوەدانکردنەوەی ناوچە زیان لێکەوتووەکان بکەن. مستەفا هیتی ڕوونیشی کردەوە سندوقەکەیان ئامادەکاریەکانی وەرگرتنی نزیکەی 350 ملیۆن دۆلار قەرزی لە بانکی نێودەوڵەتی تەواو کردووە و بڕیارە لە ماوەی 15 ساڵدا بە سوودێکی کەم بیداتەوە. هاوکات هەوڵی داوە کۆمەلگای نێودەوڵەتی ڕازی بکات بۆ ئەوەی بڕی قەرزەکانی زیاتر بکات و ڕاستە و خۆش بیان خاتە گەڕ لەو 152 پرۆژەیە کە بڕیارە لە قۆناغی یەکەمدا دەست پێ بکات. وتیشی سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی عێراق خۆی توانای بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی ئەو پارانە دەکات کە لە ئەستۆیدایە و بڕەکەشی نزیکەی ملیارێک و 200 ملیۆن دۆلارە. ئاماژەی بەوەشدا زۆربەی ئەو یارمەتیە نێودەوڵەتیانەی بۆ ئەو سندوقە وەرگیراون لەلایەن نەتەوەی یەکگرتووەکان و باڵۆزخانی ئەڵمانیاوە سەرپەرشتی دەکرێن و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتە خۆجێیەکانی پارێزگاکان خەرز دەکرێت و ناچێتە نێو تۆماری وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانانەوە. ئەو بەرپرسە ڕوونی کردەوە تاوەکو ئێستا لە عێراقدا یاسایەک نییە بۆ ئیدارەدانی کارەساتەکان و گرفتی بەردەم ئاوەدانکردنەوەش لە ئێستادا بوونی تەقەمەنی و مینە لە نێو ماڵەکانی شاری موسڵدا. بەڵام گێڕانەوەی سەقامگیری ماوەیەکی کەم دەخایەنێت و لە 90 ڕۆژ تێپەڕ ناکات. ئەوەش لە کاتێکدایە بنیادنانەوەی عێراق لانی کەم پێویستی بە 10 ساڵ هەیە. مستەفا هیتی ئەوەشی خستۆتە ڕوو سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی عێراق لە ساڵی 2016ەوە دامەزراوە و لەو کاتەدا سەرمایەکەی 127 ملیۆن دۆلار بووە لەگەڵ بوونی قەرز و یارمەتیە نێودەوڵەتیەکان کە بڕەکەی 350 ملیۆن دۆلار بووە. تەکیدیشی کردەوە پێویستە لەسەر دەسەڵاتی یاسادانان یاسایەک بۆ سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی عێراق دابنێت تاوەکو کاراسانی بۆ بکات و مامەڵە لەگەڵ ئەو وڵاتانە بکات کە یارمەتیان پێشکەش دەکەن.